سوودانی لەسەر بەرپرسیارەتی خۆی موچە بۆ هەرێم دەنێرێت. چارەنووسی موچەی دووەمیش لە پێش دەزن ئاشکرا دەکرێت. ئەمریکا چاودێری جێبەجێکردنی ڕێکەوتنی کورد و دیمەشق دەکات. مەزلوم عەبدیش زانیاری نوێ ئاشکرا دەکات. سوودانیش دێتە بەرەی تەوتین و فشارەکانی تەیف سامیش پەیوەندی بە نووسراوێکی پێشتری نووسینگەی ئەوەوە هەیە. باگوێرەی زانیاریەکان سەرەڕای ناڕازیبوونی تەیف سامی وەزیری دارایی عێراق ئەمڕۆ محەممەد شیع سوودانی لەسەر بەرپرسیارەتی خۆی ڕاگەیاندووە کەوا موچەی مانگی دووی فەرمانبەرانی هەرێم بنێرێت. باو پێش بێت لە دوو ڕۆژی داهاتوو موچەی مانگی دوو ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرێت. ئاوکات لەبارەی دابەشکردنی موچەی مانگی سێش پێش دەژن سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند حکوومەتی عێراق پێش دەژن موچەی مانگی سێی فەرمانبەرەکانی دابەش دەکات. بەڵام لە هەرێم ئەگەر فریا بکەوین و کێشەی نوێ نێتە پێش دەژن تەنها موچەی مانگی دووی فەرمانبەرانی هەرێم دابەش دەکرێت. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدا ڕایدەگەێنێت لەگەڵ ئەحمەد شەرع ڕێککەوتین لە سووریا یەک سوپا هەبێت. ئێمەش بەشێک دەبین تایدا بە پێی ڕێککەوتنەکە. وتیشی دوو ڕۆژ بەر لە ڕێککەوتنەکەمان فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ژەنەڕاڵ مایکل کۆریلا سەردانی ڕۆژاوای کردوهانی داین بۆ ڕێککەوتن. ئەمریکیەکانیش چاودێری ڕێککەوتنەکە دەکەن. مەزلوم عەبدی وەگاماژەیەک بۆ هەبوونی گەریلای قەندیل لە ڕۆژاوا ڕایگەیان ژمارەیان سەدان کەسە. ئەوانە کە سوکار و هاوڵاتی کوردی خۆمانن بۆ پشتیوانی ئێمە لێرەن. بە دڵنیایی دوای ڕێکەوتن و ئاسایی بوونەوەی دۆخەکە دەستنەوە شوێنەکانی خۆیان. بەپێی نووسراوێک کە مێژوەکەی بۆ دووی شوبات دەگەڕێتەوە بەڕێوەبەری نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق سێ داواکاری سوودانی لەبارەی هەرێمی کوردستان ئاراستەی تەیف سامی کردووە. تیایدا یەکەمیان داوای خەرجکردنی موچەی مانگی کانونی دووەمی لێ کردووە. لە داواکاری دووەم داوای کردووە وەزارەتی دارایی عێراق بەردەوام بێت لە داواکردنی داتا و زانیاریە پێویستیەکان بۆ تەوتینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم. داواکاری سێمیش پەیوەندی بە جێڕانەوەی داهاتی نانەوتی هەرێمەوە هەیە. میدیای پارتی نووسراوەکە بە بەڵگەی ئەوەی داناوە کە سوودانی لە پشت فشارەکانی تەیف سامیە بۆ جێبەجێکردنی تەوتین و جێڕانەوەی داهاتی نانەوتی.